هەتی واگەو لێیە وا دەزانێ ئەگەر ئەو نەبێ ئێتر ئێمە ناتوانین بژین وا با بێت تۆش ئەتوانم بژیم بەڵام پێم خۆش لەگەڵ تۆ بەردەوام بم یعنی ئەگەر تۆش نەبی هەر بەردەوامین ئێمە قەت بینیوتە سەعات بۆ نەبوونی کەسێک دۆستەیە نا بەڵام ژیان لەگەڵ تۆ جوانتر بوو مەسقەینە کە ناتەوە خۆ بە زۆر نییە هیچ شتێک بە زۆر نییە خوای گەورە بە گەورەی خۆیەوە دینەکەی خۆی بە زۆر ڕانەگرتووە بۆیە ئاساییە کە هەر کەسێک چی دینێک هەڵەبژێرێت بۆیە منیش بەجێ ئێهێڵم بۆ خۆت کە ئاسایی بێلات کێ هەڵەبژێریت و کێ بە شایستەی خۆتە زانێ بەڵام ئەوەش بزانە لەگەڵ من بوون شایانی هەموو کەسێک نییە خوای گەورە دەفەرمێت پاکەکان بۆ پاکەکان پیسەکانش بۆ پیسەکان